بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. ئازیزان، تەوەری ئەو ڕۆمان لە خزمەت مامۆستای بەڕێز مامۆستا مەحموود گرتچی باس و خواستمان لەسەر فەزل و گەورەی قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆز لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا بزانین داخۆ خوێندنەوەی چ ئەجرێکی هەیە و چ سوودێک بە خوێنەر ئەگەینێ لە ڕووی ڕۆحی و لە ڕووی دنیا و دوا ڕۆژیدا. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای بەڕێز زۆر خۆشحاڵین کە بڕات لە خزمەت جەناب. بەڵێ سەرەتا بەخێراتنی جەنابت و ستافی دەستگای زاری کرمانجی ئەەکەین و دەستخۆشتان لێ ئەەکەین بە سازکردنی ئەو دیمانەیە. ئومێدەوارین کە لە داهاتووشدا بەردەوام بیتن و هەروەها لەخوای گەورە ئەپارڕینەوە کە سەلات و ڕەحمەت و بەرەکەت بڕێژی بەسەر ئێمە و بەسەر ئەو ستافە و بەسەر بینەران و بیسەرانی بەڕێز. ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین. مامۆستای بەڕێز ئەگەر بێت و لە سەرەتا بەو پرسیار دەست پێ بکەین لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕوانگەی قورئان و فرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەزل و گەورەی قورئان تا چەندە وەکو تەشویقێک کە ئەمانەی کەوا مسلمانن لەو مانگەدا زیاتر پەرە بە قورئان بدەن و قورئان بخوێننەوە. بەڵێ مامۆستای بەڕێز، قورئانی پیرۆز زۆر لەوە گەورەترە کە ئێمە وەکو بەندەیەک ئێمە زۆر لەوە بچووکترین و زۆر لەوە کەمترین کەوا لە خزمەت قورئانی پیرۆز دابین. لەبەرەوەی قورئانی پیرۆز خوای گەورە بە عەزەمەتی خۆی دابەزاندیە و سیفەتێکی ئەزەلی خوای ڕەب العالەمینە. طبعا سیفەتێک بیکە هەتا لەگەڵ خوای گەورە دابیتن تۆ بتەوێ وەصفی بکەی پێت وەصف ناکرێ. لە پاڵ ئەوەشدا خوای گەورە لە قورئانی پیرۆز بەذاتی خۆی زۆر باسی گەورەی قورئانی کردیە و هەروەها پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام لە فەرموودەکانی یەکجار زۆر باسییان کردیە. یعنی هەر لایەک کە ئێمە دەمانەوێ قسە لەسەر بکەین نازانین لەکوێی گەورەی قورئانی پیرۆز دەست پێ بکەین. لەو خوای گەورە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. خواهي قورا أفرميت أقل أو قرآن من دابزان بوسط سيايكان أو سيايانا تحمليان ناكرد وأخويا را ناكرد لبري همودة تاوانو دي قرآن سياي لبر بتاويتوا تاوانەوەی یعنی خەڵکی یان لە خزمەت دابوونی خەڵکی دەبی چۆن بیت و ئەجر و پاداشتی دەبی چۆن بی لەکن خوای تبارەک وتعالى وەکو لە فەرمودەیەکی پێغەمبەر هاتیە صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرموویەتی هەر کەسێک حرفێکی لە قورئانێ بخوێنی من قرأ حرفا من كتاب الله فله 10 حسنات. لفرمي هر کەسێک حرفێکی لە قورئانی پیرۆز بخوێنیتن دەخێری لە ئەنووسێ و مەقسەدم فەرمووی ئەوە نییە کە بڵێم ئەلیف لام میم حرفێکە، بەڵکو ئەلیف حرفێکە، لام حرفێکە، میمیش حرفێکە کەواتە لە وشەی ئەلیف لام میم سی خێر دەنووسێ. جا حسابی خۆت بکە قورئانی پیرۆز کە پێک هاتیە لەو مەجموعە ئاەتە زۆرەی 114 سوورەتە و هەروەها 6,000 قسوور ئاەتە کەلیماتەکانی بەبێ حساب حرفەکانی بە میلیۆنە بە یەک جار کە ئینسان قورئانی هەبێ ئەخوێنی ئەو هەموو خێر و پاداشتەی پێ ئەگاتن. جا بۆیە پێغەمبەر لە فەرموودەشت کە ئەفەرمی خەیڕکم من تعلم القورئان وعلمه. ئەفەرمێ باشترین کەسان ئەو کەسەیە کە خۆی فێری قورئانێکا و خەڵکیش فێر دەکاتن. ئینسان چەندی لە خزمەت قورئان دابیتن هەرکەمە و ناتواني حقي أو قرآن إذا لبروا الشريعة منهاج ومنهجي إيميا لدنيا ولا قيامة من والشفاء وخير وبركتك قد وصفي طواو نابتا جابوي بلى ما مساجن ما مسا زناب باسي فصدي قرآن ذكر يعني فرمود في صلى الله عليه وسلم فرميتي يك حرف مقابلي دخيرة خلقانك هيش حظ وشوق يعني زور بالقرآن بەڵام عاجزن لە قورئان خوێندنەوە ناتوانن قورئان بخوێننەوە لەبەر ئەوەی نەخوێندەوارن.
مامۆستا ئەتوانن لە قورئاندا بەشێکی کەمی قورئان مەسەلەن سوورەتێکەوە لە بەریان بێ بخوێننەوە لە بەدیلی قورئان زۆر ئاساییە لە فەرمودەیەکی پێغەمبەر هاتیە صلى الله عليه وسلم أفرمي سورة الإخلاص تعدل ثلث القرآن فرمي سورة إخلاص بخويني لا فرموديشي ثلثة ولا فرموديشي ربعة فرمي سيك يعني ساريشي قرآن بو أن نسريته فاتيان سيجان سار زار بخويني بإيمان بعقيدة ببيرو باوريشي تواوا ختمي قرآن لو أن نسريته جاهر هموي وايا يعني كسيشي بتمن أتواني لزيادة القرآن سورة إخلاص وقل الله واحد بخويني سورة الفاتحة بخويني طبعا همو أو سورة عنيك يعني ليش رزابي وبتواني بجواني وبرواني بخويني همان أو خيري لو أن نسري إن شاء الله مقابلي أو كساني لو أن نسري تنكا قرآني هم أزان يا همو لبارات شيء هر كسب لا يكلف الله نفسا إلا وسعها إنسان أجر هم دتواني في خوي هول بدا بيستا هول دا براسيها مو كسك بيستا لخدمة القرآن دابي بس بقدر توانا وبقدر لهذا مامۆستا جان خەڵکانێک پرسیار ئەکەن دەڵێن ئێمە تەنها گوێ دەگرین لە قورئان وە زۆر جار کە لە ئەسنای گوێگرتندا ئەبینی لەوانەیە زەینیشمان لەسەر قورئانەکە هەر نەبی بۆ نمونە ئافرەتێک کە خەریکی شی و لێنانە مەشغوڵە بە کار و باری خۆی بەڵام لەبەر عەشق و حوبی قورئان حەزی لێ هەر قورئانەکە پێبی لە ماڵێ ئایا ئەمە مامۆستا فەزل و ئەجری هەیە یان تاوانی ئەگاتێ مامۆستا گوناحی ئەگاتێ لە ڕاستیدا أفرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا خواي قولا أفرمي كاتك قرآن خويندرا خوتان بيدنك بكن وجويشي لرابط يعني أودو مرزا لخويندني قرآن دا هي أجر كسك بتواني لا سي دي جورا بقري لا راديو جورا بقري لا موبايل جورا بقري لا قرآن بلام جورا بقري شوي نكهر بيبكاتو جوي لرانا قري أو الآية دي كهي أخوة فرمي أجر خلق لغوين كد القرآن بمخوينا يعني أو شوينا بزيب يلا برام بالقرآن لغوين كد جوا واباش إنسان كرديوا قرآن جي بداته جي بداته تركيزي لسربيت تركيزي لسربي وكو أو كسر خيري فيها جاكا أي خويني زين يعني ما مسا كسك كوابا جوي قرتن جودة القرآن وكو كواب بخويني ما مسا أدي ما مسا زور زار أبيني خلقك هي يعني لأثناء القرآن خويندن دا لواني نتواني بتزويده وبيخويني لو بينه جوي لخلق بوك الله يقرأتو بتزويد نيخويني يعني حرف غلط بكي نابي قرآن هر بخويني نبي ترشي بكي ما مسا حلي وانا يعني سيب كان باشا لراسي دا خوين نوي قرآن بغلط أو بيم وعيشتيشي خرابة بله بلام أجر إنسان هول بدا خوي تاق بكا دو باداشتي أو يتري بو أنو سريتن كا قرآن أخويني بباشي دو عندي أول داخل دلسري أجر خوي ما عندي كا بلام أجر بهاك زاي بخويني نيخويني باشتر نيخويني باشتر موسى ما موسى قربت ولا سر حكم الشرعي كاني يعني بيوز بالقرآن زوج زار بيني ئافرەتان لە حاڵەتی سووڕی مانگانەدا حەزیان لێ جێبدەنە قورئانیان حەزیان لێ قورئان بخوێنن مامۆستا ئافرەت بۆی هەیە لەو حاڵەتەدا قورئان بخوێنی یان دەست بگەینێتە قورئانیش هەر کەسێک کە قەلبی بە جەنابەت بی یاخود ئافرەتێک لە حەیزدا بیتن لەو حاڵەتانە دەست لە قورئانیەدان جائز نییە بە هیچ شێوەیەکی حتى أجر لنا وبرق بيت لنا وكنتورك بي نبي إنسان دس لويش بداتن بلام وكو جوي قرتين جائزة إنسان جوي لا قرآن بقري وجوي لا مثلا كساتشي بقري كقرآن لو بقوني يعني موبايل في بكاء أو اعتيادية بلام وكو دس لداني قرآن نابت و ما صادية قربتو يعني أو بينوجي قوريه أدي بينوجي قس كما مسكها بدست نوجو مثلا دستان القرآن ما مستزور كسبين يري والله اعتيادية اعتيادية بدست نوجي دست القرآن بدأ القرآن بخويني يعني هلي بقري أمان سونا ما وجبها ماشي وإنسان كاتك دست نوجي نبيتن حرامة دست القرآن يبدأ بلام درست لبربي خويني لبربي خويني بله لبربي خويني تن أفراد أجر مثلا لحيز إجدابي تن بياو أجر قلبي ب نوێژ بی و لە جەنابەتیش دابی درستە ذیکر بکە
درستە ناوی خوای بینیتن بەس قورآن نەخوێنی جوانە بەڵام ئەگە دەست و نوێژی نەبوو درستە قورآنش بخوێنیت و هەر زیکرێکی بشکاتن ئاسایی. ئەی مامۆستا مەسەلەی موبایل يعني ئەو مصحفان لەناو موبایل بە ئەلکترۆنی هەمان حکمی قورآنی هەیە نابی دەستی لێ بدەی و نابی بە جەنابەت بیخوێنی ینی مەسەلەن هەمان شتە؟ نەخێر موبایل ینی بە قەناعەتی من وایە من وانە بڵێ مثل ئەوە لە حەقیقەتدا ئەو جۆرە شتانە فتوایەکی سەردەمیانەوێتن کە لێژنە فتوایەکان بڕیان لەسەر ئەو مەوزوع بدەن بەڵام وەکو قەناعەتی من و تێگەیشتنی من موبایل جیاوازە لەگە مەصحفەکانی دی لەگە مەصحفێ چونکی موبایل وەکو حسابی مێشتی ئینسانی لەوەکرێ قورآنمان مثلا لە مێشتیدا هەیە کەس نییە هەندێک قورآنی لەبەر نەبی بێ نوێژی شەبی و محاڵەتی لێتە سەر. ئەوسا کۆتا پرسیار خەڵکانێک هەیە ئەوێ خەتمەشی لەو باوک و دایکی وەفات کردووی خۆی بخوێنی ئایا خێری قورآنەکەی دەگاتیان نامۆستا؟ ئەو بابەتە تا ڕادەیەک خلافیە بەڵام زۆرێک لە عولەمای ئەهلی تەقوا و باش پشتگیریان لەوەی کردیەکە دکتۆر مەنسوور عەلی ناسف لە کتێبەکەیدا تاجود ئوسول پێم وایە زیاتر لە 20 بەڵگەی هێنایتەوە کە دروستە ئینسان بۆ کەسێک قورآن بخوێنی یعنی شتێکی بۆ بکاتن اعتیادیە و تەبیعیە و ئەو وڵایەش بەڕای من ڕایەکی پەسەندە و زۆر لەجێیە ئینسان ئەکرێتە لۆ یەکتر قورآنێ بخوێنیت و وای گەورە ئینشاءالله قبولی ئەکات. ئینشاءالله مامۆستا جان هاتینە کۆتایی بەرنامەکەمان خوای گەورە پاداش بداتەوە سودمان لە جەنابەت بینی خوای گەورە ئەم وتانەی جەنابەت بکاتە توێشی قیامەتی جەنابەت ئینشاءالله دووبارە سپاس دەکەین کە لە وەختیشمان گرتی داوای لێبوردن ئەەکەین. خوا جزای خێرتان بداتەوە زۆر زۆر بەخێراتیان دەکەین دووبارە کە جەنابتان ئەڵتان کێشا و ئەو دیمانە قنجیرانەتان ساز کرد جێگای دەستخۆشیە و هیواداریشم کە بەردەوامیش بن و لە دوای ڕەمەزانیش لە دوای بێ و کۆتایی نێتن ئینشاءالله دەستەکان خۆش بیاڕەبێت. سەلام مامۆستاجان. بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتای ئەڵقەی ئەم جارەشمان بە هیوای ئەوە ئینشاءالله سوودتان بینی بێت و خوای گەورە تاعات و عیبادەتی گشتلایەکتان قبول بفەرمێ. بەخوای گەورە ئەتان سپێرم. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.